إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فهو المهتد ومن يضلل فلا هادي له. أشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدًا عبده ورسوله. يا أيها الناس اتقوا ربكم الذي خلقكم من نفس واحدة وخلق منها زوجها وبث منهما رجالا كثيرا ونساء، واتقوا الله الذي تساءلون به والأرحام إن الله كان عليكم رقيبا. لپاش سپاس و ستایشێکی بێهامتا بۆ کردگاری مەزنوو، داواکردنی درود و ڕەحمەت بۆ سەرگیانی پاکی پێشەوای مرۆڤایەتی محەممەد صلی الله تعالى عليه وسلم. کێشە و گرفتێکی ئومەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم بریتیە لە خەوتنی ئومەت و بێئاگابوون لەوەی کە لە جەنگێکی زۆر گەورەدایە. هەر کەسێک لە ئومەتەکەی پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم وابزانێ کە جەنگی ئومەت کۆتا بووە و کافران خەویان لێکەوتووە، ئەوە خۆی خەوتووە. زۆر هۆکار هەیە بۆ ئەوەی کە ئێمە لێ بکۆڵینەوە کە ئومەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم دواکەوتون. یەکێک لە هۆکارەکان بریتیە لەو دەردە کوشندەی کە ئومەت هەمووی پێوەی ئەناڵێنن، کە پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم هەموو کاتێ پەنای پێ ئەگرت. لە یەکێک لە دوعا واردە صحیحەکانی پێغەمبەری خوایە صلی الله عليه وآله وسلم ئەی فەرموو اللهم إني أعوذ بك من العجز والكسل. خوایە پەنا ئەگرم بە تۆ لەوەی کە عاجز بم نەتوانم کارێ بکەم، لەوەی کە تەمەڵی کەم نەتوانم کارێ بکەم. عجز و کەسەل ابن القیم ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ لێکی ئەداتەوە ئەفەرمێ عجز بریتیە لە عەدەم القدرة على الشيء، ئەوەیە توانات نییە بیکەی، تەعتیلە، دەست نییە، دەستنوێژی دەست ئیتر پێ ناگیرێ، پشتە ڕق بووە ناتوانی سوژدە بەری، نەخۆش کەوتی، ئەمە بریتیە لە عەجز. ئەفەرمێ کەسەل بریتیە لە عەدەم الئیرادە، ئەوەیە کە ئینسان خۆی ئیرادەی نییە کاری چاکە، ئەگەر ناخوا هەموو شتێکی باشی پێداوە، نعمەتە جوانەکانی پێ عەتا کردووە، بەڵام ئەو تەمەڵی ئەکا. ئەفەرمە عاجز خۆی ناتوانێ، بەڵام کاسیل و تەمەڵ نایەوێت، ئەتوانێ بەڵام نایەوێ. ڕەحمەتی خوا لە ڕاغیبی ئەسفەهانی بێ کە ئەفەرمێ من تعطل وتبطل انسلخ من الإنسانية. هەر کەسێک کارەکانی خۆی عاتڵ کە و گوێ نەداتێ و لە بەتاڵەیە بژی قبوڵی بەتاڵی بکە، قبوڵی عاجزی بکە، ئەفەرمێ ئەم کەسە کە خۆی لە حەقیقەتە عاجز نییە و قبوڵی عاجزی کردی، ئەفەرمێ ئەم کەسە لە ئینسانیەت داڕنراوە، ناوەڵڵا بەل من الحەیوانیەتی. ئەفەرمێ حتا بێنە پێشچاوی خۆت، هەموو گیانداران بێنە پێشچاوی خۆت، دانەیەکی تەمەڵی تیان نییە. ئەفەرمێ ئەی ئەم کەسە حسابی چی بۆ بکەین؟ ئایا حسابی جەمادی بۆ ئەکەین؟ ئەفەرمێ وەصار من المەوتە، کەسێک کە قبوڵ بکە تەمەڵ بێ لە مردووەکان حساب، زیندوو نییە ئەو کەسە. وەرن چاوە بکێڕن بە دنیای ئاژەڵەکانە، هەتا ئێستا مێرولەیەکتان بینیوە لەسەر کارەکەی بخێ. رب العالمین هەرچی لەم کەونا دروست کردووە لە پێناوی تۆیە و تۆش لە پێناوی عیبادەتە. چاوکەرەوە لە دەوروبەرت، هەنگێکە بینیوە بەسەر گوڵێکەوە بخێ. ئەی چەند مرۆڤە بینی لە کاتی کارەکەی و لەسەر وەزیفەکەی ئەخێ. ئەی چەندێکمان هەیە بێزار و بێتاقەت کارەکانی خۆمانمان پێ جێبەجێ ناکرێ و تەمەڵی ئەکەین. ابن مسعود ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ ئەی فەرموو زۆر ڕقم لە کەسێک ئەبێت کە ئەڕاه فارغا، ئەبینم بەتاڵە بەتاڵ،
ليس في شيء من عمل الدنيا ولا في عمل الآخرة. نكردوي دنياك نكردوي آخرت. ئێمە ئیماندار خەڵکێک نین لەناو مزگەوتا بین و بازار چۆڵکەین، خەڵکێکی نین بڵێن وڵات دینداری ئەەکەین و ئاگامان لە دنیامان نەبێت. باشترین و چاکترین دنیا و کەسێ لە دەستی کەسی موسڵمانایە. بەداخەوە وەرە چاو بنووقێنەوە ئەمڕۆ سێری ئومەتەکەی پێغەمبەرگیان بکە صلی الله علیه و آله وسلم، بزان چەند بەتاڵی تایە، چەند فەراغی تایە، چەند بێکاری تایە. بەرنامەی پێغەمبەری خوا صلی الله علیه و آله وسلم چۆنە؟ رب العالمین چه ئەمرێکی پێ ئەکا؟ فإذا فرغت فانصب، کە لێ بوویتەوە دەست پێ بکەرەوە. نظامی ژیانی ئەمە هەمووی ئاو هەیە، لە نوێژ ئەبیتەوە عیبادەتی ذیکرەکانە دەست پێ ئەکە. کە سەلامت دایە وا نەزانی تەواو بووی، هیچ کاتێک کردەوەکانی ئێمە تەواو نابێ، درێژە ئەکێشێ لەگەڵ هەموو عمری ئێمەیە. بۆیە ئێمە ئیماندار ئەبێ زۆر ئاگامان لێبێ ئەم واقعە کافر و بێدین دروستی کردو. دژانی ئومەتی پێغەمبەری خوا صلی الله علیه و آله وسلم بیرکەنەوە هەموو وڵاتەکانی ئومەتی ئیسلامی هێناویانە کردوونە بە خەڵکێکی بخۆر، خەڵکێکی تەمەڵ، بۆی ئەم ئومەتە هەڵنەسێتەوە. هەر ئەم گەنج و لاوانەی ئێمەن کە ئەچنە ئەوروپا هەموو کارێکیان دەست ئەکەی و هەموو کارێکیش ئەکەن لە وڵاتەکەی خۆمانە بەتاڵ دائەنیشی. لەوە چێ زۆر کات بڵێن هەرچی ئەکەین زەرەر ئەکەین. تەسەوور کە ئەگەر بجوڵی زەرەرکەی لە ئومەتی پێغەمبەری خوا صلی الله علیه و آله وسلم قبوڵی، بەڵام تەمەڵ بی بخەوی ئومەتی پێغەمبەر نیت صلی الله علیه و آله وسلم. ئەو ئومەتێکی پەروەردە نەکرد، ئومەتێکی خەواڵ و تەمەڵ. معقولە ئێمە لە نوێژ و تاعەت و عەبدایەتی و دینداریمانە تەمەڵ، لە دنیاداریشمانە تەمەڵ. ئێمە لەبێ هەردووکیان بەهێز و ئازا سێر کە لە عیبادەتەکانە خوای گەورە چۆن باسی تەمەڵمان بۆ ئەکە. لە باسی جیهادا ما لكم إذا قيل لكم انفروا في سبيل الله اثاقلتم إلى الأرض. چیتانە کە باسی جیهادتان بۆ ئەکرێ تەمەڵە بنەکەونە سەرزەوی، باسی تەمەڵیەکە. لە نوێژیشە بە هەمان شێواز ئەم دوو عیبادەتە زۆر گەورن لە دینە. کۆڵەکەی ئەم دینە بریتێ لە نوێژ، چڵەپۆپەی ئەم دینە لە فەرمایشتی پێغەمبەری خوا صلی الله علیه و آله وسلم بریتێ لە جیهاد. لە هەردووکیانە باسی تەمەڵی ئەکە. لە هەردووکیانە صفەتەکە صفەتی کەسی ئیماندار نیە، صفەتی منافقینە. وإذا قاموا إلى الصلاة قاموا كسالى، بتملي نيجكن كأنما لكولي أكنوا. لهم قرآن رب العالمين نيفرموا نيشكركان وتوي أواني إقامين نيجكن، إقامين نيج لقال مصلي جوازة كاتباسي مصلي أفرمي فويل للمصلين، ويل بو كساني كوا نيج لكولا كنوا نا كباسي فرزكانك أفرمي إقامين نيج أواني إقامين نيجكن يقيمون الصلاة. إقامين نيج شيء؟ إقامة يعني دروس كردن، راقرتن، پروردة كردن، بدل نيج كردن. بوي إيما إيماندار لبابتي عبدالتي كان مانا ودينداري مانا بچوكترين تمالينا بجي بجي. إما أمتي كسيكين بدودي ببستوسي صالي عمر برنامجي دار الرجاء 1400 ئەوەندەیە هێشتا بەرنامەکەی ئەو چراخانە. تەسەوور کە ئێمە ئیماندار نابێ بە لاوازی بشین، نابێ بە سستی بژین، لە دینداریمانە ئازا گورج و گۆڵ بەهێز، لە دنیاداریشمانە بە هەمان شێواز. موسڵمان کەسێک نییە ڕازی بێ بەکەم، ڕازی بێ 4 دیناری بێ بەسێ مەعاشە شڕێکی هەبێت و دانیشە بە دیاریەوە. ئەمە موسڵمان نییە. موسڵمان صفەتی ئازای هەیە، کەسی ناو بازارە. موسڵمان بۆ خۆی ناژی، بۆ خەڵکەژی. مەڵێ ئەوەندەم هەیە بەشمەکە. ئەمە صفەتی ئەهلی دین نییە، صفەتی ئەهلی نیفاقە. موسڵمان هەتا بەشی خۆی کە ئەیکە، دواتر کار و کەسابەت ئەکا بۆ خەڵکی هەژار. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم مەگەر ئیرشادمان ناکە زەکات واجبە لەسەرمان، ئەفەرمێ ماڵەکەت دامەنە بۆی زەکات نەیخوا، بیخەرە ناو عەمەلی خەیرەوە، بڕۆ بیخە ناو تیجارەت و بازرگانیەوە. مەگەر ئەو ئیرشادت ناکە، ئەفەرمێ ڕسق کراوە بە 10 بەشەوە، 9 بەشی لە بازرگانیایە، 9 بەش لە بازرگانی و تیجارەتایە، بڕۆ کاسبیکە. 1 بەش هەموو بێنەرە پێش چاوی خۆت، زەراعەتت، سەناعەتت، مەعاشت، هەمووی 1 بەشە لە ڕسق. بۆیە کەسی ئیماندار بە سستی و تەمەڵی دروست نەبووە و نابێت. هەموو مرۆڤێک
لە هەندێک خاڵە زۆر زیرەک و ئازایە، لە هەندێک خاڵە تەمەڵە. ئەبێ ئەو خاڵانەی کە زیرەکە تایە ئازاتر بێت، بەهێزتر بێت لەوانەی کە تەمەڵە چاکسازیکە. جاری وایە ئافرەتێکە بینی لەوە چێ گسکێکی ماڵەکەی پێ نەدرێ، بەڵام خواردنی 100 کەسی بۆ ئامادە ئەکرێ. ناوەڵا ماڵەکەی زۆر پاک و تەمیزە، بەڵام 2 میوان ڕووی تێکە زیڕەک. هۆکارەکەی چییە؟ لەوەیانە تەمەڵە، لەوێنە ئازا، بە هەمان شێواز. جاری وایە گەنجێک ئەیەنی بخەرە بەر خوێندن زۆر ئازای، بەڵام هەر کارێکی تری پێ ئەەکەی تەمەڵ، لەوە چێ لە خەوا زۆر تەمەڵ بێ. بۆیە ئێمە ئەبێ هەمیشە پۆلێنی خۆمان کە بێ خۆمان پێوا بێ بزانین ئێمە کێین، لەکوێ تەمەڵین، خاڵەکانمان نووسیوێ بۆ چارەسەر. رب العالمين لباس الدنيا مانا أفرمه هو الذي جعل لكم الأرض ذلولا فامشوا في مناكبها وكلوا من رزقه. إما الزيمان زليل كردو بو إيوه لێتان هەڵناگەڕێتەوە، لێتان عاجز نابێت زەوی. چی پێ ئەکەن پێی بکەن؟ پترۆڵی تیا دەرەهێنن، کۆشکی جوان و ڕازاوی لەسەر دروستەکەن، زەرعاتی تیا ئەکەن. فەمشوا فی مەناکیبها، بڕۆن بگەڕێن بەسەریا. وشەی مەشی بەکارێنێ. مەشی یعنی ڕۆیشتن بە هێواشی و لەسەر خۆ، ناڵێ بوەستە و خوا ڕزقت ئەدا. فەمشوا فی مەناکیبها وەکولوا من ڕزقی. ئەگەر تۆ نەجوڵێت و حەرەکە نەکەی ڕزقیشت نابێت. بۆیە کاتێک کەسێک کە گلەیی لە ڕزقی خۆی ئەکا، ئەبێ گلەیی لە تەمەڵی خۆی کە، خۆت تەمەڵ بووی. بەڵام لە دینە ئەو بەشی دنیامان لە دینداریمانە چۆنین؟ ئەفەرمێ فەسعەو ئیلا ذیکر الله، پەلەکەن، واتە مەشێکی هێواش نا. مامۆستا سەعیدی نوورسی ڕەزا و ڕەحمەتی خوای لێ لە باسی ڕزقا ئەفەرمێ لە ڕزقا گەڕانت لەسەرە، تۆ کاسبی بەس جوڵە و حەرەکەت لەسەرە، مهم تەمەڵ نەبی بجوڵی. ئەفەرمێ سێری ماسی بکەن، زۆر بە نەرمی بەناو دەریایە ئەڕوا، لەو دەریا بێ هیچەیە خوا ڕزقی ئەدا. هەتا ئێستا ماسیەکتان بینی و ئێسقانەکانی بەدەرەوە بێ، ئەوە لاواز بێ، هەمویان خڕ و خەپان. بەڵام سێری ڕێویکە خوای گەورە بە شێوازێکی تری خەلق کرد، بۆی تۆ پەندی لێ وەرگری. ئەو هەموو خۆی ماندوو ئەکا، فەسعەو بە هەموو لایەکە پەلامار ئەدا، لە ئەخیرە کەمکەمێکیان تیا ئەبینیکەوە لەڕ نەبن و باش بن. بۆیە لە باسی دنیا تا ئەڵێ بجوڵێ فەمشوا فی مەناکیبها، مەشیت هەبێ بگەڕێت هەتاوەکو ڕزقت دەستگیر بێ. بەڵام لە دینداری تا ئەفەرمێ فەسعەو، بڕۆ خۆت ماندووکە، پەلەکە، فەسعەو ئیلا ذیکر الله، گوێت لە بانگە بێت، دامەنیشە لە ماڵەوە. سەیرە ئومەتی پێغەمبەری خوا صلی الله علیه و آله وسلم گوێی لە بانگ بێت و نوێژی بەیانی حاضر نەبێ، نوێژی نێوەڕۆ حاضر نەبێ، عەسر حاضر نەبێ، ئیلتیزامی بە مزگەوت نەبێ. أمتي بيغمريان صلى الله عليه وآله وسلم أمتي سعين، أمتي قرانا، جهد وجهادا. أي أجر جناها تكرت شبكي أفرمي فسارعوا وسارعوا إلى مغفرة من ربكم. أجر جناها تكرت نتي بشت السارد بيت ولا عبادة ببلا خريكي توبة كردن بخ أقل مغفرة بيت شو كأي ممروفين هلا أكين تاوانا كين هوشيار بلا تاوانا كانت پەلامار بدە یەکسەر تەوبە بکە. ئەی کاتێککە بەرەو خوا ئەچین چۆن ئەڕۆن؟ فەفیڕوا ئیلە الله، ڕاکەن، پەلەکەن، زۆر بە سەریعی و بە تیژڕەیی بڕۆن هەتاوەکو ئەگەنە حوزوری خوا جەلە جەلالوه. ئێمە ئیماندار پشت لە دنیا ناکەین، ئەڕۆین بە دوایە ئەگەڕێن. لە دینداریمانە تەمەڵی ناکەین، ئازاین، عەبدایەتی جوان جێبەجێ ئەکەین. ئەمە وەسمە و صفاتی ئومەتەکەی پێغەمبەریانە صلی الله عليه وآله وسلم. هەموو عالەمی ئیسلامی و جیهانی ئیسلامی ئەمڕۆ دوو تەمەڵی کوشتوێتی. تەمەڵی لە فکر و بیرکردنەوە عەقڵە. تەسەوور کە دەوڵەمەندترینی وڵاتەکانی ئومەتی ئیسلامی ئێمەین. ئومەتی ئیسلامی کەم نییە، کافر و بێدین ئەوە پەرتەوازەی کردوین، یەهود و نەسارا ئێمەیان بەو شێوازە لێ کرد. بەڵام ئێمە تەخەلوفێکی فکری ذهنی لە دەروونمانە دروست بوو، تەقەبڵی ئەو تەمەڵیەمان کرد، پاڵمان لێدایەوە. بۆیە سێرەکەی ئومەت کە پاڵی داوەتەوە، هەموو ئەم بترۆڵەی تۆ کە دەرئێنن، خەڵک بۆ دەرئێنە و خەڵکیش بۆ تەفرۆشە و کەمێکت ئەداتەوە. ئەو نیشانەی تەمەڵیمانە. ئەمڕۆ ئێمە ئومەتی پێغەمبەری خوا صلی الله عليه و سلم لە هەموو کاتێک زیاتر پێویستمان بە جوهد و جیهادێکی زۆر گەورەیە.
پێویستمان بە هەستانەوەیەکی زۆر گەورەیە لە هەموو ڕۆکان. تەسەوورەکەن هەندێک وڵاتی عەرەبیمان هەیە خوێندن تایە لە ئەوروپا بەهێزترە، کەچی تاقەی دەرچووەکەی لە ناو وڵاتەکە سوودی لێ وەرناگیرێت، لە دەرەوە سوودی لێ وەرەگیرێت. أمتي في غمري خاص الله عليه وآله وسلم تخلفك تمليكي لذهن وفكرة دروز بوا تملي للاشياء كل اللاشياء أجر نيرزني أو رزيني هر كارك هر أندامك كخوا بيدابي أجر بكاري نهني أو أندامك تعطيله بي ورا أم بنجيل قد مجولة ندوات شن صالة محاولة كبزانا أجولة ناجولة أوستي ورا همسة هر دانيشة دوات ناتواني هلسي أكوي تعطيل أبي بويا فرمايشتك كشيخ الباني تصحيحي كردو أفرمي إن الله يحب معالي الأمور خواهي قورا كردو بالاكان بها برزكان أواني إيوه لإيما ويكره سفسافها كاربتوكا كاني ناوي لإيما بينا خوش عبديكي كبوس شكرو شوازة جوانا خلق كردو خليكي كاري بتوك بي ئەمە چی جوابی پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم بدەینەوە بڵێن کاری عالی ئێمە بریتی بوو لەوەی تا نیوەشەو بە دیار مۆبایلێکە مۆبایل ئێمەی ئەبرد بەڕێوە تخوا عیبنی ئومەتی پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم شاشە ئەم بەرێ بەڕێوە شاشەیەکی بێگیان بۆ دروستکراوە تۆ بیبەی بەڕێوە کەچی ئەو تۆ بەرێ بەڕێوە ئەزان چەند گەنجمان هەیە لە بەردەم شاشە فەوتە چەند مناڵمان هەیە لە بەردەم شاشە قووەت و هێزەکەی فەوتە ابن إسحاق فرمي همو عقلاء أمته وقد أدرك جميع عقلاء الأمة أن النعيم لا يدرك بالنعيم كل نعمة كان يخواب بنعمتي كتير دزجير نابي مندوبة لبناوي وين نعمة دزجير بي بنقمتنا راحتي نعمة دزجير أبي وأن من فضل الراحة فاتته الراحة همو عقلاء أمة دوتيانا هركز زور بخيوبية إسراحتك راحتي لدز درتشو آخرتي لدز درتشو شون علاجي تماليكين شون علاجي تماليكين يا كم خال إيمانك صادقنا علاجي تماليد بوك شون إيمانك صادقنا بينهم إيماني حقيقي شيء ورا دراسة قرآن والسنة بك بزانا إيمان يعني شيء هميشه إيمان عملي صالحي لقل عباس كردوي صالح واتتو بجولي إيمان هرهونية بزمان هاوار كيتو بلي والله إيمانكم هي طواب أي كردوا صالحة كانت كوا بويا الذين آمنوا وعملوا الصالحات هميشه باسي عملي صالح كراوة بويا إيمانك بتوي حقيقي لقل أعمال صالحة تو أجينت مرتبيك زور جورا أجينت بلايك زور جورا أجينت أستيك أواكتو لتملي ولا كسلو لا خوتني زور رزقارت بي ونجاتت بي هدفي برز لجيانا داني بتشو كبير مكرو رحمتي خوالا إمام بنابي أفرمي قنجة كان كي خوي بتشوكتان بيني أمت فوتا خوي قورة بينا تصورك أجر خيالي خود سيركي خود باش أناسي خيال لشوي أتوي تشيبكي لجيانا والله أما يخانويكم هبي أما يسياريكم هبي أما يخزان وجرم هبي أما منالم هبي جاخو أجل كان جوانين هي چه ئاژەڵێک هەیە خانەی نەبێ چه ئاژەڵێک هەیە جلو بەرگ و پۆشاکی نەبێ چه ئاژەڵێ هەیە مناکەح و زەواجی نەبێ چی لە تۆ داوا کراوە کامەیە ئەو ئیشە گەورانەی کە لە مێشکی خۆتا دادناوە بیکەیت و جێبەجێیت ئەتەوێت چی بکەیت ئەتەوێت کە ئێرەت بەجێ هێشت چی و بەجێ هێشت بێ ئایا بیرت کردوتەوە چەندین مزگەوت بکەیتەوە بیرت کردوتەوە چەندین کەس لەسەر دەستی تۆ موسڵمان بێ بیرت کردوتەوە كجيشي تحضور رب العالمين عمرت بان بو بدرج نبو بي عمري درج اويا روجكان وكو يكبر عمري بان اويا برت كردبي لجوهر ومرواري خواله سرزويات للروجك هزار جار صلوات الدابه تسبيحات كردبي بكار نبو بي تمل نبو بي خوتو نبو بي ابي اهداف تبي همو بيان يقبيتو هدفي خوت دياري كردبي امر شيء اكي بو خوا سرداني چن خوشكي چن هچي تسر غورستان شن رحم صلة رحم بجيني كسيك رقليتي لبرخاتي خوا أجيب ولا شيء أكي برامجي أمرت شيء شو محاسبة خوتك بزاني شيء جاب جا كردو شيء نكردو
ئەبێ ئێمە خەومان خواردنەوەشمان کەم بکەینەوە. ئیمامی غەزالی ئەفەرمێ بیکەرە یاسای ژیانت لە ڕۆژێکە هەرچەندێ ئەخۆی بیکە بە 2 زیاد. ئەگەر نانێکت پێخورە نیوەی ئەو نانە زیاد. لە مەسەلەی خواردنەوە، لە مەسەلەی خەو، تەسەوورکەن خەو عادەتێک کەمی کەرەوە خەوەکەت. معقولە گەنجی وایە جاری وایە پرسیارم لێ ئەکەن 11 سەعات ئەخەوێ 11 سەعات. واللهی نابێ مرۆڤ لەسەر زەویە 11 سەعات بخەوێ، ئەوە نەخۆشە. زانایان ئەفەرموون لە 8 سەعات زیاتر هەچ کەس 1 دقیقە لە 8 لایدا نەخۆش. 6 ساعتیش ئینسان ئیسراحەتی پێەکە، ئیسراحەتی کاملەکە. ذکری زۆر کە ذکر بۆی لە تەمەڵی دەرچی. فاتیمە کچی پێغەمبەرگیان صلی الله عليه و آله وسلم دەستەکانی قاش بوو. ئیمامی عەلی کە بینی بەزەی پێ هاتەوە، ئەوەندەی کار کردبوو. ئەزانن گەنمەکەی بەدەستی خۆی ئەکوتا و هەتا ئەیکردە نان و هەتا حازری ئەکرد و ناوکی خورماکان بە شانی مبارەکی خۆی ئەیهێنا و ئاوەکەشی هەر بە شانی ئەیهێنا. شوێنی ئەو گۆزەی خستە سەر شانی، لەسەر شانی ئەسەرێکی زۆر گەورەی دروست کرد و ڕەش ببوویەوە. ئیمامی عەلی بەزەی پێ هاتوو، پێوت ئەی فاتیمە بەشکم بە باوکت بڵێ سەیدی خەلق جاریەکمان باتێ هاوکاریت کە. ئەویش ڕۆژی یەکەم هاتە خزمەت باوکی ڕووی نەبوو، ویستی بڵێ باوکە جاریەکەم ڕووی نەبوو. ڕۆژی دووهەم هات ڕووی نەبوو، ڕۆژی سێهەم هەر ڕووی نەبوو. بە دایکمان عائیشەی وت دایکی ئیمانداران بەشکم پێ بڵێ حاڵم ئەو هەیە، ئەوە دەسەکانمە، ئەو قاچەکانمە، ئەوە شانمە. عائیشە دایکی ئیمانداران ئەمەی بۆ پێغەمبەری خوا صلی الله عليه و سلم گێڕایەوە. ئێمە چۆن مناڵمان پەروەردە ئەکەین؟ ئەڵێن بە برسی نەبێ و با تێر بێ و کاسپی پێ مەکە و تەمەڵ بازارێکمان دروست کردو لەگەڵ مناڵەکانمانە. وازای لەگەڵ مناڵەکە کار و کاسپیکە لێ کەمە بێت، بەڵام بۆ سفرە عیبمان نییە. هەمیشە لە بیری ئەوان چۆن جلی جوان لەبەرکات چۆن سکی پڕ بێ. بیر لەوە ناکەین و مناڵەکە فێری میهنەیەکەین، کارێ بکەین، ماندوویکەین، بیرڕەتێنین بۆی فێری ژیان بێ، فێری دین ببێ. چونکە دین لەو ناڕەحەتی و ماندووبوونە ئینسان پێی ئەگات و دروستە. ئەفەرمێ پێغەمبەریان صلی الله عليه و آله وسلم طلبی کرد لە ئیزنی وەرگرت لە ئیمامی عەلی و چوو سێریکە هەردووکیان ڕاکشاون خەری بۆ هەڵسنەوە ماڵ کۆکەنەوەتی کۆی مەکەنەوە لە نێوانیانە دانیشت. ئەی فاتیمە هاتووم بیستومە کە ئەتەوێ داوای جاریە بکەی، ئەمەوێ ذیکرێکە فێر کەم لە جاریە باشتر. دووسێ جاریە بۆ هێناوە کە سەید الخەلق هەر ئەمرێ بکات جێبەجێ کرد. ناوەڵڵا ئەی باوکی بەڕێز پێغەمبەری خوا صلی الله عليه کام ذیکر کاتێک کە ئەخەوی ئەی فاتیمە بڵێ 33 جار بڵێ سبحان الله، 33 جار بڵێ الحەمدولله، 34 جار بڵێ الله ئەکبەر. هەموو ئیشەکان ئەتوانی بکەیت و ماندوو نابی. ذیکری فێرەکە بۆی لە تەمەڵی ڕزگاری بێ، بۆی پاڵ نەداتەوە و چاوەڕێی جاریەکە، ذیکری فێرەکە. بۆیە پێغەمبەریان صلی الله عليه و آله وسلم لە فەرمایشتێکە ئەفەرمێ هەر کەسی ئەخەوێ شەیطان سێ گرێ لە پەنای سەری لێ ئەدا. گرەی یەکەم، گرەی دووهەم، گرەی سێهەم ئەڵێ بخەوە بۆ خۆت هەڵنەسی ئیسراحەت، ئەڵێ کە هەڵسایەوە کە چاوەکانی کردەوە. یەکێ لە سونەتەکان ئەوەی ئینسان دەست بێنە بە دەموچاوی. پێغەمبەری خوا صلی الله عليه و سلم هەر کاتێک هەڵ ئەسا جوان دەموچاوی بەدەستی ئەپروان اینجا هەڵەساوەی کە لە سونەتە فەرامۆشەکان کە ئێمە نایکەین. ئەفەرمێ ئەگەر هەستا ذیکری خوای کرد یەکێ لە گرەکانی شەیطان ئەکرێتەوە. ئەگەر هەستا دەست نوێژی کرد گرەی دووهەم ئەکرێتەوە. نوێژی کرد گرەی سێهەم ئەبێتەوە. بەرەبەیانێکی زۆر ئازا و نەشیط گورج و گۆڵ هەڵەسێتەوە، ئەثەری شەیطانی بەسەرەوە نامێن. خۆ ئەگەر وا نەکات بەرەبەیانێک بە تەمەڵی، بە ناڕەحەتی، بە بێزاری هەڵەسێ، بەرەکەت لەو ڕۆژەیە نابێ. بۆی ئێمە ئیماندار پێویستمان بەوەیە کە بەرەبەیانێکینەوە، بەرەبەیانی ئومەتی پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم. پێش نوێژی بەیانی بەخەبەر بوون،  دوای نوێژی بەیانی بەرەکەت دا ئەباری. 3 نوێژی بەیانی بەخەبەر بوون، 4 نوێژی بەیانی بەرەکەت دا ئەباری. 5 نوێژی بەیانی بەخەبەر بوون، 6 نوێژی بەیانی بەرەکەت دا ئەباری. 7 نوێژی بەیانی بەرەکەت دا ئەباری. 9 نوێژی بەیانی بەرەکەت دا ئەباری. 10 نوێژی بەیانی بەرەکەت دا ئەباری. 11 نوێژی بەیانی بەرەکەت دا ئەباری. 12 نوێژی بەیانی بەرەکەت دا ئەباری. 13 نوێژی بەیانی بەرەکەت دا ئەباری. 14 نوێژی بەیانی بەرەکەت دا ئەباری. 15 نوێژی بەیانی بەرەکەت دا ئەباری. 16 نوێژی بەیانی بەرەکەت دا ئەباری. 17 نوێژی بەیانی بەرەکەت دا ئەباری. 18 نوێژی
شەوان زوو ئەخەوتن ئازا لە ڕووی زانستیەوە لە دوای 12 ئەگەر خەوتی لاشەت خەوتووە بەڵام عەقڵە نەخەوتووە مێشکە نەخەوتووە هیچ ئیسفادەیەکە لەو خەوە نەکرد زۆرێک لە نەخۆشیەکان ئێستا بە خەو چارەسەر ئەکرێن بە خەوی زوو بخەوە زوو هەستە کە ڕەحمەتی خوا دابەشە کرێت تۆ خەوتووی دوایش گلەیی ئەەکەی کەوا ڕزقی کەمە تەمەڵی ئەەکەی بەخوا هەندێک شار هەیە زۆر بەزەیم پیایەتەوە هەندێک دوکاندار هەیە زۆر بەزەیم پیایەتەوە بەرەبەیانێک خۆی ماتڵ کردووە ماندوو کردووە تەخیر کردووە دوکانێک بە بێتاقەتی بێزاری ئەکاتەوە هەندێک جار ئەچمان دێ سۆپەرمارکێت بەزەیمێتەوە بەو کەسێک کە ئەم گەنجەی لەوێ داناوە هەر ئاگای لە تۆ نییە مۆبایلێ بەدەستیەوە کاکەمە بەچەند مەخوربان سەلام عەلەیکوم جاری وایە چاو بەرزەکات ئەگە داوەشی ڕۆڵە باشە بۆ کاسپێک و بۆ کارێکە ئێکی ئومەتی پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم کورێمە چۆن ڕوومان بێ سەر بەرزکەینەوە لە حضوری پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم ئەصحاب چیان کرد چی کەون کورە بیریان نەکردەوە چۆن لە چەند ساڵێکی کەمە پەلاماری فورس و ڕۆم و قەیسەر و دار و بەردرا تۆش لێرە خەوتو خەواڵوو بەتەمای ئومەتی پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم سەر بخەی کۆتا بە وتارەکەم بەیانم ئەچمە خزمەتی سعدی کوڕی معاذ گەنجێک عمری 30 ساڵ ئیمانی هێنا لە 36 ساڵە وەفاتی کرد واتە 6 ساڵ لەناو ئیسلامە ژیا 6 ساڵ بەس کاتێک کە وەفاتی کرد جبرائیل هاتە خوارەوە بۆ لای پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم ئەم شەو یەکێ لە هاوڵان وەفاتی کرد غەزوەی خەیبەرە بریندار بوو وەفاتی کرد یەکێک لە هاوڵان وەفاتی کردو 7,000 مەلائیکە ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەگەڵ منە هاتوین بەس بۆ تەشییعی جەنازەکەی بەڕێک نانا اهتز عرش الرحمن لموت سعد بن معاذ للرواياتك أفرمي عرشي خوا كوت لرزا لبر مردني سعد كوري معاذ أي الرحمن بقرباني سعد بأبي لم 6 صالات شني خوي مانو كرد بيو شني ماندو بلا بينا أم دينه تخوا من رومان هي لقيامتها سربرسكين وبلين يا رسول الله صلى الله عليه وآله وسلم أمل أمتك بويا عزيزانا زمني تملي روشت أمتي إسلامي برو هستانا وأروى قرب سر أو كسيك تملي أكا دواءك لكاروان أم أمتها سرجر دستا نابي هنقاوي سركوتني زور قورة العالم الإسلامي بريوي توبة تمايشي لسسوتك إيشي دينك رب العالمين أكيد وخزمتك خواهي جان ئێمە هەر هەمومان لەیەکێ لە ماڵەکانی تۆیە کۆبووینەتەوە بەخوا پەروەردگارە هیچ پاڵی پێوە نەناوین بینە خزمەتی تۆ خزمەتی ماڵەکەی تۆ تەنها زاتی تۆ نەبێ یا ئەڵڵا خوای داوا لێ ئەکەین بە ڕەحمەت و بەزەی خۆت تەمەڵی لە لاشە و قەلبمانە مەهێڵە تەمەڵی لە عەقڵ و فکرمانە مەهێڵە یا ڕەبی خوای لەسەر جەم گوناهەکانمان ببورە خوای گوناهێ بە ئاشکرا کردومانە عەفومان کرد خوای گوناهێ بە پەنهان کردومانە عەفومان کرد یا ڕەبی خوای داوا لێ ئەکەین زەلیلی گوناهەکانمان مەکە زەلیلمان مەکە لەم ژیانە یا رب العالمین خوای ئیمان لە دڵمانە چەسپی وکە عەقیدەمان دامەزرا وکە فکرمان ڕێککە یا رب العالمین بمان گێڕە لەو عەبدانەی یا ئیلاهی کە بەڕاستی و دروستی عەبدایەتی تۆ ئەکەن یا ڕەبی خوای گیان کەڕەم و ڕەحمەت و بەزەی خۆت بەسەرمانە ببارێنە تو گەورەی خۆت ئێمە دەسی زەلیلی دەسی دڵمان زەلیلی بەرز ئەکەینەوە بۆ تۆ بەخوا تۆ زۆر دەوڵەمەند یا ئیلاهی ئەوەی کە لە دڵمانایە و ئەمانەوێ پێمان عەتاکە یا ئەکرەم الئەکرەمین ادعوا الله وأنتم موقنون بالإجابة. الحمد لله رب العالمين والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. أوصيكم عباد الله ونفسي قبلكم بتقوى الله وكثرة مخافته فإن التقوى شعار المؤمنين ودثار المتقين ووصية الله تبارك وتعالى في وفيكم وفي الخلق أجمعين. وشوي سكام قالوا تاري جمعينا فرمايشتي بيغمر خوي صلى الله عليه وآله وسلم وتاري دوما خزمتنا باس كرمي يا يوجد ديار دكا أروم المي خزمته عبد الله وكر عمر الرضا رحمة خوي جوانبو كفرمايشتي وما بيقلنا وفرماو 3 لا يدخلون الجنة
يريك سهني بهيش شوازي ملاد لي بهشتي يكمشا العاق لوالديه أكسي خراب كاريتشني الله تاتيش كرو دومشا المدمن الخمر كإدمانش أنه بردوام خريكو عرق وارديون يرمشا المنان بما أعطى أكسي كتشيو بخشو بخلقي يا خير وخيراتي كرو منتكرو سر وخلقي فرماشتك الصحيح أنا إمام النسائي وإمام أحمد الرواية كردين والشيخ الألباني فرماونا صحيح إن الله وملائكته يصلون على النبي يا أيها الذين آمنوا صلوا عليه وسلموا تسليما اللهم صل على سيدنا محمد وعلى آل سيدنا محمد وبارك على سيدنا محمد وعلى آل سيدنا محمد كما صليت وباركت على إبراهيم وعلى آل إبراهيم إنك حميد مجيد اللهم اغفر للمؤمنين والمؤمنات وللمسلمين والمسلمات اللهم أعز الإسلام والمسلمين وأهلك الكفرة والملحدين اللهم لا تدع لنا في مقامنا هذا ذنبا إلا غفرته ولا عيبا إلا سترته ولا حاجة من حوائج الدنيا إلا قضيتها ولا مريضا إلا شفيته ولا عاصيا إلا هديته ولا شابا إلا أصلحته ولا أسيرا إلا فرجته ولا مجاهدا في سبيلك إلا نصرته آمين آمين والحمد لله رب العالمين.